لە هەر جێگەیەکی کوردستانە لە هەر جێگەیەکی دنیاە ژنان و پیاوان کارەکەن ئەبێ کرێ یەکساوەک وەرگرن و هیچ جۆرە جیاوازێک لە بینی جنسی ئەم دوانەیان نەبێت مهم نییە کارەکەیان چیە کارەکەی ئەم کەمترە و زۆرترە یاخود لە یەک ڕشتە کارەکەن ئەبێ هەردووشیان کرێ یەکسانیان هەبێ وا لە کوردستانیشا دایکایەتی دوای مناڵبوون کە ئێستا لە کوردستانە بە هیچ شێوەیەکەوە نییە هەچ کەس هەر ژنێک کە مناڵی ئەبێ لە دوای ئەوەی کە مناڵەکەی ئەبێت ئیجازەی ماگانەی بە تەواوی ڕاتبەکەی خۆی بدرێتێ ئەمە جۆرێک لەو کارانەی کە ئەتوانم بڵێم تقریبەن تۆزێ پەیوەندە بە کوردستانەوە لە هەمان کاتە خاڵێکی تر ئەمانەوێت کە بە شکلێکی خێرا بە سریعی بنکەیەک بۆ ڕێکخراوەکە ئۆفیسێ بۆ ڕێکخراوەکە دابنێن بیکەنە شوێنی ئەوەیە گەر ئەو هاوڕانی خۆمان لە کوردستان بیانی کۆبنەوە بکە لە هەتاگە ژنێک بێوێت مەسەلەن ژنێک زەجری لێ بچێ ژنێک ناڕازی بێت ژنێک زۆرم لێ لێکرا بە ژنێک بە زۆر بەرحاڵ بدرێت بە شوو مێدوارین کە بتوانین ئێمە لەو بنکەی خۆمانە جواب بە نیازی ئەو ژنانە بینەوە